زورکان و بەستەستێن دوو گوندی ناحەی سەنگەسەرن لە قەزای پشدەر دانیشتوانەکانیان لە پاڵ بەرهەمە هەمەجۆرەکانی کوشت و کاڵ گرنگی بەرچەو بەچاندن و بەرهەمهێنانی پیاز ئەدەن بە جۆرێک ناوچەکە لە سەرئاستی کوردستان ناوبانگی گەورەی هەیە و لە باشترین جۆرەکانی پیازی تایبەت بە ئامادەکردنی خوانەکانی لێ بەرهەم دەهێنرێت لە وەرزی هەڵکردنەوەی بەرهەمەکانیان جوتیاران داوا دەکەن حکوومەت کار بۆ ساختکردنەوەی بەرهەمەکانیان بکات و لە ڕووی خزمەتگوزاریەکانی ئاودێریشەوە کاریان بۆ بکات. ساڵانە لێرە بەرهەمێکی زۆر لە منتیقەی پشدەر بە تایبەتی بەستەستێن و زورکان بەرهەم دەهێنرێت بەس لە بازارەکان وەکو پێویست سەرف نابێت هەتاکو 300 تەن دەڕوات بڵێن ساڵانەی ئەو پیازەی کە لەو منتیقەی بەرهەم دێنرێت بەس حکوومەت هیچ پلانێکی وەرگرتنی نییە بەو شێوازە کە بۆمان سەرف بێت. لێرەوە سلااوڕزمێ بۆ مامۆستا عەبدولستار وەزیری کوشتکاڵ بەڕاستی ئەمە وەکو فەلاعەتی زەرمەندێکی زۆر بووین بۆ نمونەیەرۆکانە تقریبا 25 ماڵ نزیکەی 25 ماڵ لێبەردە ئەو فەرعەیە پارەکە جۆگاکە تەمیر کرایەوە وادیان پێداین بۆمان جۆگاکەمان بۆ بکەنەوە گە جۆگاکەیان نەکردەوە چوین بۆ لای جەنابی مندر نایوتی غەیرە قانونە بەڵام ئایا غەیرە قانونی بۆز بۆ دێ بۆ ئەو 25 ماڵە هەبێت بەڵام لە دۆڵی شەیدانەوە سەیرکە هەتاکو دێ نزیک زورکان هەمووی غەیرە قانون هەموو کون کراوە هیوادارم ئەگەر ئاوڕێکمان لێ بداتەوە فەرعەمان بۆ بکاتەوە زۆر مەمنونین بەڕاستی زەرمەندێکی زۆر بووین. بەڕێوەبەری کوشت و کاڵی ڕاپەڕینیش لە بەرهەمی پیازی ئەو جوتیارانە ڕازیە هاوکات ئەو دڵنیایش دەداتە جوتیاران کە وەزارەتی کوشت و کاڵ لەم وەرزەدا باجی خستۆتە سەر پیازی هاوردا لە پێناو ساختکردنەوەی بەرهەمی ناوخۆ. و بەڕاستی جوتیار و بەرهەمێنێکی زۆر لەو ناوچە تایبەتمەندن بە بەرهەمێنانی پیاز و لە سنووری قەزای ڕانێژ زۆر ناوچەمان هەیە بە هەمان شێوە پیاز بەرهەم دێنن ڕاستە ئەم پیازە ڕوبەرێکی زۆر بەرفراوان دەکرێت و بەرهەمێکی چاکی هەیە بەڵام لە هەمان کاتدا لەو کاتەی بەرهەم دێنێت ناتوانێت منافەسە و دەرێکی بکە لە کاتی هاوردەکردن لەبەر ئەوە وەزارەتی کوشت و کاڵ و سەرچاوەکانی ئاوبیری لەوە کردەوە گومرگ و باجی خستۆتە سەر بەروبوومی هاوردە دڵنیام لەو کاتانەی ئەو شوێنانە بەروبوومان پێدەگات ئەو سیاسەتی باش بەڕێوە دەبرێ و بۆ هەر کیلۆیەک 250 دینار خراوەتە سەر بەروبوومی هاوردە. بە وتەی جوتیاران و بەڕێوبەری کوشت و کاڵی ڕاپەڕینیش ساڵانە لەو سنوورە بە هەزاران دۆنم زەوی بە پیازدا دەچێنرێت و بەرهەمێکی باشیش پێشکەش دەکات. لە سەرەتای مانگی ئابیشدا جوتیاران دەست دەکەن بە هەڵکردنەوەی بەرهەمەکانیان و دوجار ئامادەی دەکەن بۆ ساختکردنەوە لە بازاڕەکاندا. لە ئێستادا وەزارەتی کوشت و کاڵی حکوومەتی هەرێم کۆمەڵێک هەوڵی بەگەڕ خستووە بۆ ئەوەی کەرتی کوشت و کاڵی شاوشەوەی کەرتی نەوت داهاتی وڵات پێک بهێنێت و حکوومەتی تر پشت بە کەرتی نەوت نەبەستێت ئەگەر هاوکاری جدی ئەم کەرتە بگرێت و حکوومەت لەمپەر لە بەردەم وەزارەتی کوشت و کاڵدا دروست نەکات. ئاراز ڕەسوڵ کەناڵی ئاسمانی پەیام گوندی زورکان ناحیەی سەنگەسەر.